هذا الجماعة أمر ڕۆژە پێش پریمێرەکەیە ئیتر زۆر مەشغوڵین وەزاکە زۆر خۆشە و کارەباڵەکە و مەشغوڵین سێرکە مامەڕەها ئاژوان کاکە لای کارینە کاکە خەڵی خۆشەویست سڵاو چۆنە بەجددی زۆر هیلاشی بە قوربانە جانەکە مامە ئەوەی بینیوتانە بەیانیشتی زۆر جوانترە بینن ئیشەڵڵا پریمەرێکی زۆر باشە بێت پڕشێکی زۆر ناکەین کەڵی نییە شتێکی زۆر جوان و پێرفێک دەنایەتەوە لە هەموو کوردستان لە هەموو عێراق بە سەپەرشتی ئەم برا ئازیزانەمان کە بەشی سۆشال میدیا کاکە ژیار و کاکە ڕاو برایانە بەڕێوە بن ئێمە ژۆک و تیم فەرشی سوورەکە بیبینن بانی بینەرمان بن و بزانە چی ئەەکەین شتێکی زۆر هەندێک گەورە دەبێت هەندێک گەورە دەبێت نییە سەرمان تووشی سەرک گێچە دەبێت خۆشویستی سەری و ژوورەکەم وێرە کاکە وەست ڤلۆگە بۆ یوتیوب شتێکمان بۆ بڵێ ئەوە چی کاک شار ڕاوچێ لەسەر وەرە ڕاوچێ لەسەر سبەین ناتوانێت هیچ الله کاک باس ڤلۆگە بۆ یوتیوب چی وێ چەکە دوو بەیانی کاکشۆ فەرمو قسەمان بۆ بکە نازانم زۆر سپاس هەی جەماعەتەوە کاستی فیلمەکە کاڵەخان سپاس کاکشوان جانەکەم هەمووتان ماندوونە بن هیوادارم کارێک بێت کە جێگای ئەو چاوەڕوانی بینەر بێت ڕێز و خۆشەویستی بۆیان زۆر سپاس ئەمجا با بڕۆینەوە لای جەماعەتەکەی خۆمان کابرا نابێت ئەستادای تایتڵی بیدایەت چۆن چۆنی حل نابێت بەخۆ ڕاجە بەردەوامە نازانم زۆر خۆشە شەڕم بۆ میشە أنا بدور صلحي لا بيش على جوريتي من ماشي انا والله فيديو انا ببقى هو كارتك دوباره أخذوا بول من سوق الدقيقة. شلون كاك شغل ماشي كاكردي ولا فلوج ابو يوتيوب سمع بوكا فرمو لەبارەی چیەوە؟ تەمی بابا سبێنە پریمێرەوە یەک ڕۆژمان ماوە بۆ ڕۆژە مێژووی یەکەمان بەهێنی پریمێر دوو ڕۆژمان ماوە بیا کاڵدا ترە چێڵ هەموو شتێکمان دەوتووە چاوەڕاتانی سپاس خۆمان چاوەڕێمان لێ کرد و زیاتریش ئینشەڵڵا سبێنێ هەمووتان ئەیبینن
اینجا میرم دانشی تری تازەمان داناوە سەر فەرشی سوورەکە ئیشەڵا کاگارا و جەماعەت ئێستا خەری کرد کە دیزاینێکی زۆر جوانیان کردووە لە سیتی سینەما باز ناڕۆ شتێ ناوە کەس بەسەریمان یوتیوب دیزاین كاميرا لسه بخير بيك عقواز زحمة نبي أم جماعة ورا سيركة إيش ما بي أم كورانا برسيارة كان أمان أم شوف الماء بيني دما كاميرا بس أنا دي واحد ما عم أول هاي أما أنا بيبيني بو هەرچی سێرەکەم نایبی أي بيني عندها ناس پێشەوەیەوەش بۆی خۆشیشی لا كاتب یا بەخواست سپیشەو لە هۆڵا ناتوانێت سپیشەو لە هۆڵا نابنیەوە کێک بەدان زارێ جا کاک باوەزە سا تۆ چی هەیە بۆ ئەم ڕۆژە خۆشانە ئیتر ڤلۆگە و قسەمان بۆ بکە وەکووان هەمان قسەیان کردووە زۆر سپاس دەوێت ئیشەڵا کە بینیمان ئەمە ئەمەمان کە بینیەوە لە یوتیوبیانە بەڵێ ڕۆژانەیە میگەیان بە 100,000 ئیشەڵا کە بتوانین بە یارمەتی ئێوە ئەم گەنجە جوانانە بتوانیان بەرەوە باوکەڕ ڕۆنە بێشکڵمەوە بوو بەردەوام ئیشەڵا بتوانین پێکەوە ئیشی زۆر باشین یانی کە ئەمەمان بینیوە لە یوتیوب دڵمان خۆش پێ بڵین ئیشێکی تازە شەکەین دوای مانگێکەوە مانگێکتر کەرای شتێکی بیژێ ايوه تعرض جماعة الشيري سوشيال بس بخومان بس بخوم على روح جوا كاكس روش جليريا فم كاكس روش بو يوتيوب بەم میزیکانە لە سەدەستانی هاوشانی فیلمەبیانیەکان فیلمی تەنی بابان مایشەکەی هیوادارم هەمومان بینن زۆر سپاس تۆ چی هەیە؟ زۆر سترێسم جەماعە سایکێکە لە گەورەترین سەرەکانی کوردمان لەگەڵایە کاک شەماڵە کاک شەماڵ سڵاو ڕێز خۆشەویستی من طبعا لەو فیلمە بە ڕۆڵەکەوە زۆر پێ خۆشحاڵم پێ خۆشحاڵەکەم زیاترە بەوەی کەوە ئەوانەی کە لە دەور و بەردن بەردەم کامێرە پشتی کامێرە هەر هەموو گەنج خوێنگەرمی خۆشەویستیم بۆ ئەو بۆ چاوەکە سەیرێکم سەیری مستەقبەلێکی زۆر زۆر جوانە زۆر بوون و زۆر سەرکەوتوو هیوادارم بەردەوام زۆر سپاس اینجا جەماعە ئێستا لەگەڵ دەرهێنەری فیلمی تەمی بابا قساکەین کە بۆ یوتیوب فەرموو باشی کاک زانیار من باشم هەر باش بیت لە حەزەکردنێک بۆ سبینی وەڕاستی سەرفەشی سوور و پیشانانی فیلمەکەمانە فیلمی تەمی بابا بەڵێ بەندە ژۆر و چیرۆبین و دایرەکتەر بەشدارە بەشانازیەوە لەگەڵ ستافێکی زۆر جوان و کاستێکی زۆر باش و کروێکی زۆر گەورە خۆمان ئامادە کردووە کە لە جەژنە فیلمەکەمان نمایش کرێت و بینەران بینەری بن و لێڕازی ڕێز و سڵام زۆر زۆر سپاس